لە ڕۆژی ژینگەی کوردستان هاوڵاتیان و ڕێکخراوەکانی تایبەت بە بوارەکانی ژینگە لە کەرکووک هۆشداری دەدەن لە زیاتر پیسبوونی ژینگەی شارەکە و نەبوونی سەوزایی پێویست و کۆبوونەوەی خۆڵ و خاشاک کە بۆتە هۆکاری پیسبوونی ژینگە لە شارەکەدا. شوێنێکی وەک کەرکووک بە تایبەتی کەرکووک ئەو غازانە و ئەو کۆمەڵە دووکەڵەی کە ئەڕژێ بەسەر ئەو خەڵکە هیچ دارێک و هیچ سەوزایەک نییە بۆی خەڵک لە بەرامبەر ئەسفادەی لێ بکە و هیچ کۆمپانیایەکیشدا نەنراوە بۆی پاکوخاوێنی کەرکووک ڕابگرێ. ئەگەر بڕوانیتە لە هەموو شوێنێک دەرەوەی شارەکە بە کەشێکی جیاوازە، ینی ئەگەر بڕۆین بۆ شارێ لە دەرەوە ئەزانی ناو شارەکە پاکە یا پیسە، ئەگەر سەیری کەرکووک کە ئەزانی لە دەرەوە شارەکە وێرانە و خەریکە زبڵی خوا. خۆی لە 16 بۆ 15 نۆرمالە ئەگەر سەوزایی هەبێ لە کەرکووک بە شێوەی ژینگەی کەرکووک گەلە پیسە ژیانی وەکو جاران نماوە بە حکمی ئەوەی ئەو کارگانی نەوتیتیایە لە ساڵی 60ەکانەوە ژینگەکە تێکەدا دوای ئەو شەڕانەی دوای ئەو پیسیانەی ئێستاکە ئەو کەرکووک خۆتزانی توش قەیرانیە بۆ هەر کۆڵانێک ڕێی بە گەڵابە پیسیتیایە. ئێمە وەکو دوێنێ ژینگەی عێراق بوو 15/4 ئەمڕۆ ژینگەی کوردستانە 15/6 کە وەردومانی ئەو کارەساتی لەسەر ملەتەکەمان هات لە دۆڵی بالیسان. هەموو ساڵەیەک ئێمە ئەو یادە ئەکەینەوە ئەمڕۆ کردمان لە پەیمانگە جوانەکانی کەرکووک بە هاوکاری ئێوە بۆ پاکردنەوەی ئەو شوێنە و ناو کەرکووک پێویستی پاکردنەوەی زۆرە. بە پێی ستانداردی جیهانی دەبێت ڕێژەی سەوزایی لە هەر شارێکدا لە 16 زیاتر بێت. ئەو کات دەتوانرێت ژینگەی ئەو شارە بە ژینگەیەکی پاک دابنرێت. بەڵام لە شاری کەرکووک تاکو ئێستا لە 3 تێنەپەڕاندووە. چالاکوانێکی ژینگەش دەڵێت دەسەڵات و ئیدارەی کەرکووک لە خەمی سەوزکردنی شارەکە و پاک ڕاگررتنی ژینگەکەی نین، بۆیە مەترسی هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان بە هۆی پیسبوونی ژینگەکەوە. بەرپرسێکی شارەوانی کەرکووکیش دەڵێت هەموو هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ پاک ڕاگررتنی شارەکە. ژینگەی کەرکووک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕوات بەهۆی ئەوەی کە ئەگە بەراورد لە دروست بکەن لە نێوان دروستکردنی کۆمپانیەکان و دروستکردنی ناوچە نیشتەجێیەکان بەرامبەر ئەوە هیچ ناوچەیەکی پانتایەکی سەوزایی بۆ کەرکووک دروست نەکراوە. ئەمەش کەم تەرخەمی ئەبینێتەوە لە ئیداری کەرکووک بە پلەی 1 و نەخێندنەوەی ئەو پرۆژە و پێشنیارانی کە لە ڕێکخراوە ژینگەیەکان پێشکەشیان نەخرا و دەیان ڕێکخراوی ژینگەی هەیە با بڵێن کەسیان ڕێکخراوەکان بە تایبەتی کەسی قسووری نەبووە پرۆژە و پێشنیار خۆیانیان کردوتە بەرچاو، بەڵام بەداخەوە پرۆژە و پێشنیارەکان ئەگە منفعەتێکی مادی تەندەرێکی زەخمی لە پشتەوە نەبووایە جێبەجێیان ناکرد. شەو و ڕۆژ تەبعاً ئێمە لەوەدان کارەکەین بۆ پاکردنەوەی شارەکە بۆ ئەوەی ژینگە بپارێزرێ. و ئێستا لەم کاتەیە کۆمپانیایەکش بە ناوی کۆمپانیای ئۆرانۆس عینی لەگەڵمان ئیشەکە ئەوش بۆ بەلەدەی ئیشەکە بۆ شارەوانی هەر ساڵ بە پاکەوەکردنی هەموو شوێنەکان ئەو شوێنانی کەەوە پێویستی بە پاکەوەکردن هەیە و هەموو جادەکان و شۆستەکانیش پاکەکەینەوە تیپی پیادەماندانەوە شۆستەکانیش پاکەکەنەوە. لە شاری کەرکووک بەدەیان کارگەی نەوت و غاز و کارگەی جۆراوجۆر بوونیان هەیە و تا ئێستاش حکوومەت نەیتوانیوە فشار بخاتە سەر ئەو کۆمپانیایانە با ڕێژەیەکی بەرچاو نەمام و سەوزایی لە شارەکە بنێژن. هاوکات ئیدارەی کەرکووکیش لەلایەن چالاکوان و ڕێکخراوەکانی ژینگە پارێزیەوە بە کەمتەرخەم دەزانرێت لە خزمەتکردنی باخچەکان و شوێنە سەوزایەکان کە ئێستا مەترسی وشکبوونیان لەسەرە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.